ئەمڕۆ گەنجێک لە شاری هەولێر دوو مامۆستا دەکوژێتن، یەکێکیان لە ناو مەحوەری زانکۆ، ئەوی تریشیان لەسەر سەربانی جیرانەکەیان دەیان کوژێتن. هۆکاری سەرهەڵدانی ئەم کێشەیە چی بوو؟ سەرەتا تاوانبار بە ناوی ئەلف میم لە زانکۆی سۆران قوتابی بووە. مامۆستایەک ڕۆژێک دێتە لای، پێی دەڵێتن کوڕم پرسیارەکانت چۆنە؟ وەکوژیش وەڵامی دەداتەوە، دەڵێ پرسیارەکانم زۆر قورسە. ئەو مامۆستایە هاوسەری دکتۆر ئیدریسە، ناوی مامۆستا نیشتیمانە. ئەو کێشەیە لە ساڵی 2009 سەری هەڵاوە. دواتر دوای ئەوەی مامۆستا نیشتیمان لێ دەپرسێ پرسیارەکان چۆنە و دواتر لەگەڵ تاوانبار ڕێیان دەبێتە دەمەقاڵی و دوای ئەوە کێشەکە گەورە دەبێتە. لە کۆتاییدا تاوانبار ئەو کاتە لە ساڵی 2009 لە کۆلێژی سۆران فەسڵ دەکرێتن و ناتوانێت بەردەوامی لە کۆلێژ بداتن و پەرە بە خوێندنەکەی بداتن و لە ساڵی 2009ەوە ئەو کێشەیە بەرپا بووە. دوای ئەوەی چەندین جار ڕوبەڕووی یاسای دەکاتەوە، مامۆستا نیشتیمان ئەو گەنجەیە دەستگیر دەکاتن لە ڕێگای یاساوە و دەژڵێتن بۆ ئەوەی وام کردووە بۆ ئەوی بزانێ یاسا لە کوردستان هەیە. دواتر لە ناو دادگای سۆران ئەو گەنجەیە هەڕەشە لە مامۆستا نیشتیمان دەکاتن و دەڵێ دەتان کوژم، بەڵام دواتر مامۆستا نیشتیمان دڵی نەرم دەبێتن و ئەو گەنجەیە لە زیندان ئازاد دەکاتن و مامۆستا نیشتیمان بازەوە دەکاتن. ئەم ساڵەکە مانگی 4 باوکی ئەو کوڕەیە مامۆستا نیشتیمانی تادید کردووە. ئەمە وتەی زاری مامۆستا نیشتیمانە دوا بە دوای ئەوەی کە ئەمڕۆکە لە ڕێکەوتی 28/6/2022 ئەم گەنجەیە دەڕواتە زانکۆ و لە ناو میحواری زانکۆ دکتۆر کاوان ئیسماعیل دەکوژێتن و واروە پاساوانەکەیشی بە ناوی هادل عەزیزەوە بریندار دەکاتن و دوای بە دوای ئەوەی کە دکتۆر کاوان بریندار دەبێتن و دوای ئەوە دەیگەێنە خەستەخانە، بەڵام دەرناچێتن و ئەمری خوای دەکاتن و دوای ئەوە تاوانبار ڕاستەوخۆ ڕوو دەکاتە ماڵی. کاتێک لە دەرگا دەداتن و دەبینێ دکتۆر ئیدریس دەرکاکە دەکاتەوە مامۆستا نیشتیمان و کچەکانی لە ماڵەوە نینە کە خاوەنی دوو منداڵن و کچەکان لە تەمەنی 14 بۆ 15 ساڵی دەبێتن. دوای ئەوە دەرگاکە دەکاتەوە و ڕاستەوخۆ دکتۆر ئیدریس هەیزەت غار دەداتە سەربانەکە و دەپەڕێتەوە سەربانی ماڵی جیرانەکەیان و ئەلەوێن دەرێکە. تاوانبار گولەیەک بەسەری وە دەنێتن و دەیکوژێتن. دوای ئەوە تاوانبار ڕادەکاتن، بەڵام پۆلیسی هەولێر پاش چەند کاتژمێری چیکەم ڕاستەوخۆ ئەو گەنجەیە دەستگیر دەکەن و برای تاوانبار هاتە سەرخەت و بازەوە دەکات. برام دوای ئەوەی کە لە کۆلێژ دەرکرا و لە ساڵی 2009ەوە نزیکەی 3 ساڵ دەبێ براکەم تووشی نەخۆشی نەفسی بووە و هۆکاری ئەوەی دەپرسن ئایا چۆن دەمانچەی دەستکەوتووە. براکەی بازەوە دەکاتن، براکەم چەند ساڵێکە ئیش دەکاتن و خۆی دەمانچەکەی کڕیوە، ئێمەش نازانین لە چێوە کڕیت و ئاگاداری ئەو بابەتە نەبووینەکەەوە دەمانچەیە هەبووە و بازەوەش دەکاتن. برایەکەی تاوانبار یەکێکیان پزیشکە و برایەکی تریشیان پارێزەرە و برایەکی تریشی مهندسەوە، برایەکیش تریشی بۆ بەشی ئینگلیزی دەخوێنێتەوە، خوشکێکیشی مەهامیە. بەڵام لە کۆتاییدا براکەی بووە بکوژ و بکوژی دوو کەسی بە تەمەن و کەسانی دیاری ناو کۆمەڵگا. وەروەها نیشتیمان بازەوە دەکاتن مێردەکەم کەسێکی زۆر باش بوو، بڕواناکەم هیچ پیاوێک وەکو ئەو بێتن و هەموو کاتێک باسی لەوە دەکرد داکۆکی بکە لە مافی ئافرەتان و هیوادارین ئەم جۆرە کارە ساتانە کۆتا کارە سات بێتن و هیوادارین هەموو شتەکان لە ڕووی یاسایەوە جێبەجێ بکرێتن و هیوادارین هەموو کەسێک تەندروست باش و لەش ساغ بێتن و هەموو کەسێک با ماف و یاسای خۆی بگاتن و هەموو کاتێک یاسا سەروەری هەمومانە. هیوادارین دوا ناخۆشی بێتن بۆ بنەماڵانە و دوایین کێشە بێتن لە هەموو جیهان. هەموو کاتێک لەگەڵتانین و هەموو کاتێک باشترینەکان ببینە لە کلیل میدیا.